بەڕێبەرزان سەبارەت بە ناکۆچیەکان لە گۆڕەپانی سیاسی عێراق گفتوگۆ لەگەڵ بەڕێز زیرەک کەمال چاودێری سیاسی دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک زیرەک سڵاوت لێبێت، دەمەوێت هەر لەم راپۆرتەی کە پێشەوەی لەگەڵ جەنابتان گفتوگۆ بکەم کە مەبەستی سەرەکی تێدا ئەوەیە کە بەپێی ئەو چەند سەرچاوەی ڕائەنگەاندووە لە ماڵی عەمار حەکیم کۆبوونەتەوە و لەبەرەوەی کە نووری مالکی ویستنی پێداگر بووە بەپێی ئەو سەرچاوەیە کە پۆستی سەرۆکوەزیران وەربگرێت ناکۆچی کەوتوتە نێو چوارچێوەی هەماهەنگی. پرسیارەکە ئەوەیە ئەگەر فعلەن وایە ناکۆچی دەکەوێتە نێوانێ ئەو کاتە وەزعی عێراق چی لێ دێ بەجارێکی دیکە دوای ئەوەی کە سەدر کشایەوە بۆ چوارچێوەی هەماهەنگی جێ هەڵدرا ئێستا چی لێ دێت؟ زۆر سپاس بۆ جەنابشتان، سڵاو لە جەنابت و لە بینەرانی کوردستان 24. دیارە چوارچێوەی هەماهەنگی ئیتیلافێکە یان یەکێتیەکە یان بەرەیەکە، بنەمایەکی پتەوی نییە، بنەمایەکی تۆکمەی نییە، بنەمایەکی نیشتیمانی نییە، هەتا بنەمایەکی مەزهەبیشی نییە، بەڵکو زیاتر بەرەیەکی کاتی دیاریکراوە. دەکرێت بڵێن زیاتر وەکو بەرەیەکە بەرامبەر بە کورد و سنە و ڕەوتی موقتەدا سەدر دروست کراوە بۆی بتوانن لە ڕێگای ئەو بەرەیەدا ینی تا ڕادەیەکی زۆر ئەوانەی لە چوارچێوەی هەماهەنگیدا کۆبوونەتەوە ڕایان بەرامبەر بە کورد بە سنە بە ڕێز موقتەدا سەدر وەکو یەکە لەو چوارچێوەیەدا ئەوان کۆبوونەتەوە تاکە شتێک تاکە خاڵێک تاکە هێمایە کە کۆیان بکاتەوە دژایەتیکردنی ئەو سێ هێزەیە. بۆیە لەسەر بەرنامەیەک و پرۆژێشی ئەو تۆڕێک نەکەوتون. بۆیە ئێمە دەزانین کە بەڕێز موقتەدا سەدر لە ناو پرۆسی سیاسی نەک لە ناو پرۆسی سیاسی لە پەرلەمانی عێراق چووە دەرەوە ئیتر لە ناو پرۆسی پێکەنانی کابینەیەکی نوێژدا چووە دەرەوە لە پرۆسی سیاسی تا ڕادەیەکی زۆر لە پرۆسی سیاسی حکومڕانی عێراق چووە دەرەوە. ئەو کاتی حەقیقەتی چوارچێوەی هەماهەنگی بە دیار کەوت کە بنەمایەکی پتەوی نییە، بەڵکو لە چوارچێوەی کۆمەڵێک بەرژەوەندی کۆبوونەتەوە. بۆکەواتە هەر لەو مەجاڵی وەردەگرێتمە پرسیارێک چوارچێوەی هەماهەنگی دەتوانێت حکوومەت دروست بکات؟ زۆر زەحمەتە، زۆر زەحمەتە بتوانن حکومەت لە یەکەم جار من پێم وایە لە دوای ئەوەی کە موقتەدا سەدر نوێژی هەینی ئەنجامدا و ئەو جەماوەرە بەرفراوانەی کە بە پێی لێدوانەکانی خۆیان نزیکەی زیاتر لە 2 ملیۆن کەس بەشداری نوێژی هەینی کردو، هەمویان لایەنگر و ئەگەر لایەنگر و هەواداری ڕەوتی سەدریش نەبوو بن، بەڵام لە بەرەی چوارچێوەی هەماهەنگینە بەڵکو دژی چوارچێوەی هەماهەنگینە. من پێم وایە لە دوای ئەوەدا ئەو کارتەی نیشاندا ئەو نامەیە بۆ چوارچێوەی هەماهەنگینات کە ئەگەر بێت و منیش لە پرۆسی سیاسی ئیدارەی حکومڕانی چوو بێتمە دەرەوە پێکەنانی هەر کابینەیەکی نوێی حکومەت بەبێ ڕەزامەندی من بەبێ ئۆکەی من ئەو جەماوەرتان لێ دێنمە سەر شەقام و ئیتر لێ ناگەڕم کابینەکەتان سەرکەوتی بێ. بۆی ئەگەر چوارچێوەی هەماهەنگی ئەگەرێکی زۆر لاوازە بگەنە ڕێکەوتن بۆ پێکەنانی کابینەیەکی نوێ یان ڕاستپاردنی کەسێک لەبەرەوە دەوڵەتی یاسا کە دەکرێت بڵێن ینی بەهێزترین حزبی چوارچێوەی هەماهەنگیە تا ڕادەیەکی بەرچاو پێداگری لەسەر ئەوە دەکەن کەوا نووری مالکی کابینەی حکومەت پێک بهێنێ. باشە زۆربەی لایەنە سیاسیەکانیش تێگەیون ئەم کابینەی نووری مالکی پێشی دێنێ تەمەنی درێژ نابێ لەسەر زمینی واقعدا. یەکەم لەسەر ئاستی جەماوەری و ئیداری و ئابووری ناتوانێت گۆڕانکارێک لە ژیانی خەڵک بکە، ناتوانێت داواکاری خۆپیشاندەرانی تشرین بداتەوە، ناتوانێت یەکێتی و بەیەکەوە ژیان و تەبایی لە هێز و چین و توێژەکانی عێراق سەدر کشایەوە چوارچێوەی هەماهەنگی وەکەوەی کە دەڵێی ناتوانێت لەبەرەوەی خۆی پەرتەوازی و دوای ئەوەش کە لە ماڵی عەمار حەکیم ناکۆچی کەوتوتە نێوانیان بەپێی هەندێک سەرچاوە کە ڕایانگەاندووە. هەروە مالیکی وەکەوەی کە تۆ دەڵێی وە کۆمەڵێک چاودێرانش باس لەوە دەکەن ئەویش ناتوانێت. کەواتە چی لێ دێت حکوومەتی عێراقی؟ ینی چێ دروستی دەکات؟ داهاتوو چی دەبێت؟ چی سیناریۆیەک لە بەردەمدا هەیە ئەگەر تۆ خوێندنەوەت بۆی هەبێت؟ خۆی دوو ئەگەر هەیە، ئەگەرێکیان بەهێزە ئەگەرێکیان لاوازە. ئەگەرە لاوازەکە ئەوەیە تازە بەست وەکو جەنابەت باست کرد خۆ کورد ناتوانێت حکومەت تەشکیل بکات، سونە ناتوانێت
چونکە کورد سەرۆک با بڵێن بەشەکەی سەرۆک کۆمارە سونە بەشەکەی سەرۆک پەرلەمانە کورد و سنە ناتوانن حکومەت تشکیلکەن دەبێت شیعە پێشی بێنێ لەو کاتەشدا کە موقتەدا سەدر چۆتە دەرێت چوارچەوەی هەماهەنگی ماوە چوارچەوەی هەماهەنگی دەبێت بتوانێت کەسێک ڕاست پێرێ بۆ پێکەنانی کابینەی نوێی حکومەت و چوارچەوەی هەماهەنگی لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر پڕتەوازە بۆ لە هەموو کاتێک زیاتر لێکترازانی لە نێو ڕێزەکانی دابووە بۆیە ئەگەرە بەهێزەکە ئەوەیە من پێم وایە لە 2000دا عراق بەرەو ئەنجامدانەوەی هەڵبژاردنێکی نوێ بڕوە یعنی پێت وایە هەڵبژارنێکی پێشوەختە لەسەر هەڵبژارنێکی پێشوەختە وای لێ دێت چونکە هەڵبژارنەی کرا هەڵبژارنی پێشوەختە بوو چونکە لەبەرەوە بەڵێ لەبەرەوەکو بە جەنابتم گوت کورد ناتوانێت حکومت پێک بێنێ سونە ناتوانێت دەبێت شیعە پێشی بێنێ شیعە دیسان تاکید دەکەمەوە وەکو باسم کرد بەڕێز موقتەدا سەدر لە ناو هاوشێشە سیاسەکە چوە دەرەوە چوارچەوەی هەماهەنگی ماوە پێت وایە باشە موقتەدا سەدر پێت وایە نەگەڕێتەوە ئەگەر بابەتێکت بیر بێنمەوە لە دەستپێکی هەڵبژارنەکاندا موقتەدا سەدر گوتی بەشداری هەڵبژارنەکان ناکەم بەڵام دواتر بەشداری کرد بەشێک لە چاودێران پێیان وایە کە موقتەدا سەدر ئێستا کە دەستی کشاوەتەوە ڕەنگە لە هەڵوێستێکدا لە حاڵەتێکدا بێوە بێتەوە بۆ چوونی تۆ لەسەر ئەمە چیە پێتوانە بگەڕێتەوە جارێکی دیکە من ئەو ڕۆ دوێنێ کۆمەڵێک وتاری هەندێک لە نووسەران و ئەدیبان و ئەو کەسە نزیکەکانی ڕوتی موقتەدا سەدرم خوێندەوە کە موقتەدا سەدر حساب بۆ ڕایان دەکات و بابنەڕان وەردەژێرێت و کاریگەریان هەیە تا ڕادێشی زۆر پرسوڕان پێ دەکرێت تاکید لەوە دەکەنەوە ئەگەر بێت و کابینەی نوێی حکومت ئەو کەسێک کە ڕادەست پێدرێت لە بۆ پێکەنانی کابینەی نوێی حکومت بە ڕەزامەندی و ئۆکەی بەڕێز موقتەدا سەدر بێ ئێمە پارپشتی ئەو کابینەی نوێ دەکەین ئێمە پارپشتی پرۆسی سیاسی عراق دەکەین ئەمانە وەکو نووسین وەکو وتار ئەمیان بڵاو کردوێتەوە بەڵام من بە بۆچوونی خۆم ئەوە وەکو ڕای ڕوتی موقتەدا سەدریش وەردەژیرێ لەبەرەوە ئەوانە لەگەڵ ئەوەدانا ئەو کۆی جەنابەت ئاماژەت پێ دەگەێت بێک مرد دەگەڕێتەوە ناو پرۆسی سیاسی تازە مەسەلەی پەرلەمان کۆتایی پێیان ناتوانم گەڕێنەوە پەرلەمان چونکە ئەمانە ینی ئیستیقالیاندا و دوورکەوتنەوە ناو ناتوان بگەڕێنەوە بە پێی یاسە جارێکتر بەڵام ئیلا تاکە شتێک لەو بارەوە کە ئەو کەسێک کە ڕادەست پێدرێت بۆ حکومت ئەمەش بۆ ئۆکەی موقتەدا سەدر بێ ئەمەش ئەگەرێکی زۆر دوورە لەبەربەر ئەو کاتی دەکات کە چوارچەوەی هەماهەنگی هیچ نرخ و بەهایەکی نامێنێ هیچ قورسایەکی سیاسی نامێنێ هیچ قورسایەکەواتەوە ئەگەری باست کرا ئەگەری هەڵبژاردنێک بکرێتەوە وەکو هەڵبژارنەی ببوورە زوو دێمەنەوە قسەکانی لەبەرەوەی کاتەکەم کەمە دەمەوێت زۆرترین پرسیارت لێ بکەم هەڵبژارنەی داهاتوو بە شایەتی هەموو دنیا و کۆمەلگەی نێودەوڵەتی و ئەمریکا و چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی هەڵبژارنێکی پاک و نەزیه و دیموکراسیانە بەڕێوەچوو ینی هەڵبژارنێکی دیکەش بە هەمان شێوە بکرێتەوە دیسانە و سیناریوانە ڕوودەدەنەوە پێت وایە ئەمە عراقە ئەمە خۆی لە ئەگەر ڕای من وەردەگری لەسەر عراق بە درێژایی مێژوو لە بیستەکانەوە کە لەلایەن بەریتانیاوە دروستکراوە من زۆر زار لەو کەناڵە بە ڕێزەی ئێوەژ ئەو قسەیم کردووە دیسان ناچارم جەختی لەسەر بکەمەوە عراق بە درێژایی مێژوو لە بیستەکانەوە کە بۆتە دەوڵەت ناوی لێنراوە دەوڵەت نەبووە بنەمای دەوڵەتی نەبووە بە هیچ شێوەیەک ئەو دەوڵەتی لەناو فۆرمی مۆدێرنەدا پێناسی بۆ کراوە ئەو دەوڵەتی لەناو فۆرمی مۆدرنی ئەوروپی پێناسی لەسەر کراوە بنا یعنی وەکو بۆتە بناغی دروستکردنی دەوڵەت لە وڵاتانی ئەوروپا عراق ئەو دەوڵەتە نەبووە و لە ئێستادا ئەو دەوڵەتەنی ئەو دەوڵەتەش نابێ ئەوەی جەنابەت ئاماژەی پێ دەکەی بڵێ بۆی هەیە ئەگەر هەڵبژاردنێکی پێشوەختیش لەسەر هەڵبژاردنێکی پێشوەخت ئەنجام بدرێتەوە پرۆسەی سیاسی عراق بە هەمان ئاراتەدا بڕوا بە هەمان سەقبەستندا بڕوا لەبەرەوە پێشتر تا ڕادەیەکی زۆر با بڵێن ناوماڵی شیعەیەک بوو تا ڕادێک ئەو کاتی مەرجعیت لەسەر خەت بوو مەرجعێت ناوە بیاننامەی دەردەکرد با بڵێن بڕیاری سیاسی دەردەکرد ناڕاستە و خۆش ئەگەر ڕاستە و خۆش نەبێ ناڕاستە و خۆ پاڵپشتی حزب و هێز و لایەنە سیاسەکانی شیعی دەکرد بەڵام لە ئێستادا ناوماڵی شیعە لە ناوماڵی کورد لێکترازاوترا ناوماڵی شیعە لە ناوماڵی سونە لێکترازاوترا ئەوەی کە کابینی حکومەتیش پێک دێنێ بەپێی ئەو ڕێکەوتنامەی لە بینی هێز و حزب لایەنە سیاسەکانی عراق و کوردستانی کراوە دەبێت حکومەت شیعە پێشی بێنێ شیعەش دۆخی سیاسی بەو شێوەیە لێکترازانی سیاسی ناوماڵی ئاوا وێران بووە من پێم وایە بەڵێ ئەوەی جەنابەت ئاماژە پێ دەکەی ئەگەر هەڵبژاردنێکیش بدرێ دەکرێت عراق بە هەمان دۆخی چەک بەستندا تێپەڕێ بەڵێ
بەڕێز زیرەک کەمال چاودێری سیاسی لە هەولێرەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ تۆ مادومان کردیت کاک زیرەک.